پێش هەموو شتێ دەستخۆشیتان لێ یەکەم بۆ سازدانی ئەم دیدارە زۆر سپاستان دەکەم. من لۆکان گۆران جەمال دەرچووی کۆلێجی زمان بەشی ئینگلیزی لە زانکۆی سلێمانی خاوەن بڕوانامەی بەکالۆریۆسم. من لە زگماکەوە نابینام هەرکە لە دایک بووم وا بووم و تقریبا ماوەی 5-6 مانگێکی ژەبێت لەم هۆڵی لە ژوانیە سەرقاڵی وەرزشکردنم بەڕاستی چێژێکی زۆر خۆشم پێ بەخشێەوە. لەلایەنی جستەیشەوە هەستەکەم زۆر مرتاحم بەم وەرزشە. پێم وایە هەندێک کەس هەیە غەڵەتەکە نایەتە ئەم شوێنانە. ئێستا من بەم وەزعی خۆشمەوە کە کاکداهێنی براشم لەشی ساغوێکە یارمەتی دەرمە هەر یەمە ئێرە. بەڵام هەندێک کەس هەیە ئاواژ نییە لەشێکی ساغی هەیە مادیەکەی لەخوا بەزیای بە باشە نایە بەڕاستی غەڵەتە. هیوادارم ئەو خەڵکە ڕووکە نام هۆڵە وەرزشیانە بەڕاستی شتێکی زۆر باشە. و هەر حەزەکەم ئەوەش بڵێم کە بەڕاستی من لە خوێندنە ئاستەنگێکی زۆر هاتە بەردەمم لە سەرەتایی لە ناوەندی و لە ئامادەیش بە تایبەتی وە لە زانکۆش. بەڵام بە تایبەتی تر ئەتوانم بڵێم ئاستەنگەکان لە ئامادەی و لە زانکۆ زۆر بوو چکە بە تایبەتی لە زانکۆ زۆربەی زۆری ئەو کەسانی کە لە گروپی خۆمانە و لە وەجبەی خۆمانە لەگەڵ ما بووە چۆنەڵێوەکو عازلکردنی خۆیان لە من عازل کردووە و لە هەمان کاتا خەڵکانێکی باشی شەبوون برادەر بووین و ئێستاش برادەرایەتی و تێکەڵاوی هەرماوە من لێرەوە سڵاوڕێزم هەیە بۆیان. ئەمە لایەنێکی تر منهەجت نییە. تۆ لە زانکۆیە ئەبێ خۆت خەمی ئەوە بخۆی کەسێک منهەجت بۆ بخوێنێتەوە. کەسەکەش چییە؟ ئەبێت تەکلیفکەی ئەدەی لە هاوڕێیەکت لە کەسێکە لەگەڵ خۆتایە لە مامۆستایەکە لەو بوارەیە شارەزایە چەند مامۆستایەک هاوکاریان کردوم وەکو شەخص. بەڵام وەکو زانکۆ بە هیچ جۆرێک هیچ لایەنێکی ڕسمی هیچ لایەنێکی فەرمی لەلایەن زانکۆ نەهاتوە بڵێ من منهەجت بۆ دابینەکەم کە بەداخەوە لە زۆربەی وڵاتانی دنیا لە زانکۆکانە سنتەرێکی تایبەت هەیە بۆ کێشە و گیرروگرفتی خاوەن پێداویستی تایبەت کە چارەسەری بکە. ئایا منهەجی پێویستە بۆی بکە بەدەنگ، ئایا بۆ جوابدانەوەی تاقیکردنەوەکانی ئەمانە لە وڵاتانە هەیە بەڵام لێرە هیچ بەداخەوە هیچی نییە سفرە. و دوای ئەوە ئێمە بەم هەموو هیلاکەت و ناڕەحەتی و ئەو هەموو ئاستەنگانەی کێتە بەردەمان زانکۆ تەواوەکەین هەلی کارمان نییە. خۆی ئێمە یاسایەکمان هەیە کە لە 5% کەرتی گشتی و کەرتی تایبەت پێویستەکە کە خاوەن پێداویستی تایبەت بێ لە هەلی کارە. بەڵام بەداخەوە تەنیا یاسایەکە و جێبەجێ نەکراوە. من حەزەکەم هەر لەم کەناڵە جوانەی بەڕێستانەوە داوا لەلایەنی پەیوەندی دەرکەم بە تایبەت لە بەڕێز کاقوبە تاڵەبانی کە بێ بەدەنگ ئەم کێشەیە و بێتە سەرخەت لەگەڵمانە ئینشاءڵڵا بۆمان چارەسەر بکات. چکە بەڕاستی یاساکە هەیە بەڵام بەداخەوە جێبەجێ ناکرێ نازانم بۆ. طبعا من وەکو پێشتری ئاماژەم پێە ئەوە ماوەیەکە و 5-6 مانگێکە با بڵێن کە هاتوومەتە ناو ئەم هۆڵەوە بۆ یاریکردن. بەڕاستی چێژێکی جستەی زۆر خۆشی هەیە و تەنانەت بۆ خەویشم تا ڕادەیەکی زۆر باش ڕێک بۆتەوە و ڕاهێنەرەکانیش تا ڕادەیەکی باش هاوکارن سپاسیان دەکەم. هۆڵەکە هۆڵێکی باشە، شوێنێکی خۆشە، جیازەکان ئەوان جیازی یاریەکان بەعام شتی باشن، بەعام خۆشە. بەڵام ئەوەی کە من هەنێ جار پێی بێزارە بم گۆرانی ئەخرێتە سەر میوزیک ئەخرێتە سەر لە قەعەکانە. لە هەمان کاتیشا من حەزم لە جۆرە میوزیکێکە ڕەنگە لە قەعەیە ئەوە لێ نەدرێ، کەسێکی کە حەزی لێتی ڕەنگە ئەوە لێ نەدرێ. من وەکو خۆم بەڕاستی پێم وایە ئەم شوێنانە پێویستەکان میوزیکی تیان نەبێ. یعنی چکە ئێستا سەردەمی تەکنەلۆژیایە هەمومان مۆبایلی زیرەکمان پێ و زۆر بەمان ئەنتەرنێتمان پێ بۆ هەموو شوێنێک ئەتوانین هیدفۆنێک بێنین بیکەینێک جۆمان هەر جۆرە میوزیکێکمان حەز لێ لە کاتی یاریەکەیە ئەی خەینە سەری ڕەنگە کەسێکە بێ حەز بکا بەبێ میوزیک یاری بکە وای ساحەت بێ مێشکی. ئێستا من وەکو خۆم
لە کاتی یاری ئاسنا لە کاتی ئەوەیە کە بە جیازی ئاسنەکان یاریەکەم حەزم لە میوزیک نیە وەکو خودی خۆم ڕەنگە چەند کەسێکی کەش هەبێ وابێ قەیچێکە با میوزیک نەبێ کەسێکی حەزی لێتی هێدفۆنێک کاتێک جووی وگوتم لەسەر جیازی ڕۆشنەکە زۆر جار حەزم لە کۆمەڵە گۆرانی هەیە کە لەو تایپە نییە لەو جۆرە نییە هێدفۆنێکەکەمە گوێم و گوێی لێگرم من بەڕاستی پێم باشە لە هۆڵی لە ژوانیەکانە بەم شێوەیە بێ و هەر حەزەکەم لێرەوە ئەوەش بڵم کە زۆر مرتاحم بە یاری پشت و یاری قۆڵ و بێگومان لە یاریەکانی تریشە هەر توانایەکی باشم هەیە لەخوا بەزیابێ بەڵام بۆ یاری پشت و یاری قۆڵ زۆر باشم ئەتوانم بڵم توانایەکی باشم هەیە لەخوا بەزیابێ و یاری قاچیش تا ڕادەیەک لە یاریەکانی تر هەر باشترم و هەر حەزەکەم لێرەوە ئەوەش بڵم کە دەستخۆشی لە کاکە دایانی برامەکەم یاخوا لەش ساغ بێ بۆ ئەم یاریکردن و بۆ ئەم شوێنانە زۆربەی شوێن لەگەڵ مایە هەر لەش ساغ و سەرکەوتوو بێ ئینشەڵڵا و هەر لێرەوە حەزەکەم باسێکیش لە نابینایی و لە کەسانی نابینا بکەم بەڕاستی زۆر کەس هەیە پێی وایە کە من ئەندامێکی جەستەم نییە کە من چاوم نییە ئیتر وازانێ من هیچ شتێ ناتوانم بکەم من ئەبێت لە ماڵەوە دانیشم بەداخەوە ئەم بیرکردنەوەی غەڵەتە طبعاً بێگومان ئەم نابیناییە زۆر شتی لە ئێمە سەندۆتەوە بەڵام لە کۆتاییە زۆر شتی باشیشی پێبەخشیوین بەڵام هەندێک کەسێ لەوە تێناگا وەکو زۆر کەس وەکو بەزەیی سیر دەکا وەکو سیر دەکا کە تۆ هەر هیچ توانایەکت نییە بەڵام لە هەمان کاتا خەڵکێکیش هەیە کە خەڵکێکی باشە خەڵکێکە لە تواناکانت تێگا بگرە بەهۆی ئەوەی کە تۆ وەزعەکەت ئاوایە ڕێزێکی زیاترە لێگرێ ئەمە بەڕاستی جێی خۆشحاڵی ئەمان بەڵام لە لایەنەکەی ترەوە کە بیری لێکەیتەوە جێی داخە و بێگومان هیچ وەزع و حاڵێکیش بێ ناڕەحەتی و بێ ناخۆشی نییە ئێستا من کە ئەڵەم زۆر شتی پێبەخشیوم ڕاستە بێگومان زۆر شتی پێبەخشیوم بەڵام لە هەمان کاتە ڕەنگە زۆر شتیشی لێ سند بێتمەوە زۆر شتی شەبێ کە حەزم لێی بێ نەتوانم بیکەم بەڵام لە کۆتایی مرۆڤ نابێ کۆڵبا لە ژیانە بێ هەر تۆ ئەم شتە سەر ناگرێ بڕۆی بۆ شتێکی تر ئەو شتە سەر ناگرێ بڕۆی بۆ شتێکی تر بەڕاستی ژیان هەروایە تر دیارە خوای گەورە ئەمی بە باشتر زانیە بۆ ئێمە